بەخشین ئەمانەوێت بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە تەقە بدەین لە دەرگای ئەم ماڵەدا و چیرۆک و بەسەرهات و ناهەمواری و ناخۆشەکانی ژانیان بە هەمومان کۆتایی پێبێنی. ئەو کچە هاتێ بدایە من فڵان کەس ئەوەی کرد ئەموو دایجان تۆ چاو لە خەڵک مەکە تۆ لەگەڵ خەڵکە جیاواز زۆرە ئەو بۆ جیاوازم زۆرە بۆ جیاوازت چی زۆرە تۆ باوکردنی و کەس سەرپەرشتیتانی و کەس ئیشتان بۆ ناکە و بەچی ئەڵێندا بۆ ئێمە وەک خەڵک جلوبەرگێکی جوان نابێ و شت نەبێ و منیشی تکاتی ئاڵم تخوا بەناڵما بڕم بە خەڵک گوێتە دەنگتان نەبێ بەزەیم پێ ئەنایەتت دێمە ژوورەوە چی بکەم ئەم لایلۆنەی کە پێوەیەتی ئستی لێی وەکەم پڕپڕە بێ لە ئاو ناڵم بەخوا پێرەشێ ئەوە گەرم بۆ ئەو تەبەقەمان لێکردەوە براکەم وتی کاکە گیان ئەوەی لێمە کەڕەبا باران بەشی خۆی هەرە بارێسێ باران نەبڕاوە ئەگی لە دیوارەوە لە هەموویەوە ئاو دێتە خوارەوە بۆمان لە هەموویە بۆمان دێتە خوارەوە ئێستا ئەو لایلۆنەی لێوەکی پڕە بێ لە ئاو هەمووی تەڕابێ هەموو ناو تەڕابێ هەمووی دڵۆپە ئاکا ژیانێکی وای ناژی کە ینی زەلام تەسەوری تیا بکەی شتەکە کە ڕوویە کایسەوە ئەو لایلۆنەمان پێوە کردووە لەبەر ئەوەی ئەو لایلۆنەش گەرمە جارۆ باران جلەکانتان تەڕبێیان ئارە وەڵا شتەکانمان هەموو تەڕبووە من ئەو کاتە کە پیاوەکەم لە خەستخانە بووین کومبارەکەمان هەر هەمووی ئاو بوو هێوەرەکەم ئاوتی براژن هەر هەمووی بۆ بە ئاو و هەمووی ئەوە کومبارەکەمان هەر فڕێدا ئەمە خوا خێری خەڵک نووسێ خەڵک بۆی کردم و بۆی هێنا چوم بۆ مەکتەب چوم بۆ حانوت 150 پێن توی شت بکڕی پارەت پێ نەبوو نەوە ئەی چیت کرد وەڵا چونکە چوومە پۆل دانیشت من جاوەڕەکانم ئەو جای چووم ماڵێ و هاوڕێم ماڵیان خۆش بوو ماڵەکەیان خۆش بوو ژووری نووسنی ئەو خۆش بوو ئەوەن داکێکیان ژووری نووسن بۆ ئەوە ڕۆڵێکیان پارەمان لەکوێ خەڵک یارمەتیمان کامەی شت کە مناڵ پێت بڵێ لە پێویستیە بۆی گریام و هەناسەم بۆی هەڵکێشاوە جا کامەیانی ناڕەحەت نەبوو وەڵا بە ناشکری خوانەوە هەمویانیان ناڕەحەت بوو مناڵێک کە ئاوا بێ باوک بن و کەسێ هینیان نەکاو قەزەی خێرخوازی نەبێ و خەڵک نەبێ کامی سەخت نەبوو وەڵا هەمووی هەر سەخت بوو بە ناشکری خوانە بێ خوای گەورە لە بەشی بە زیاد بێ هەر کەسێگەوێت هاوکاری ئەم ماڵە بکات با پەیوەندیمان پێوە بکات و بۆ ئەوی بتوانین لە زووترین کاتدا ژیان و گوزەرانی و ناهەمواری ئەم ماڵە بگۆڕین بۆ خەندە و خۆشی. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین
بەردەوام بێ. بەخشین 0حوسەد 961 11 0حوسەد 961 35 0حوسەد 50 حوسەد 23 25 55.